ژنانی گەرمیان و ڕێکخراوەکانی گەرمیان پشتیوان و پاڵپشتی پەیامەکەی کاک پاڤڵە بین چکە دڵنیا بە ئەوەی کاک پاڤڵ و یەکێتی نیشتمانی کوردستان پێی ئەکرێ لیستی 222 پێی ئەکرێ لە بەغا هیچ حزبێکی تر پێی ناکرێ و هەر یەکێتی نیشتمانی کوردستانە ئەتوانێ هەموو کێشەکانی کورد یەکلایی بکاتەوە لە بەغات چکە سەرکەوتنی یەکێتی سەرکەوتنی هەموو کوردە. باشە ئێوەکو ژنان تا چۆن خۆتان ئامادەکردن چۆن پشتگیری خۆتان دەرەبڕن بۆ لیستەکە؟ ئێمە پشتیوانی خۆمان دەرابڕین بۆ لیستی 222 ئەوەی لە توانامان بێ هەر ئەرکێکمان پێ بسپێرێ بە زیادەوە پشتیوانی لیستی 222 دەبین. ئێوەکەوەی کە ڕێکخراوێکی کەمەندامانتان هەیە لە گەرمیان تا چەند یەکێتی هاوکارتان بووە؟ یەکێتی بە دڵنیاییوە یەکێتی هاوکارمان بووە و هەر یەکێتیش هاوکاری هەموو چین و توێژەکان ئەبێت و هیوادارم هەموو چین و توێژەکان لەم هەڵبژاردنا بڕۆن بۆ سەرسنووقی هەڵبژاردن و دەنگ بدەن بە لیستی 222 چکە تەنها حزبە ئەتوانێت هەموو کێشەکانی کورد چارەسەر بکات لە بەغداد. پێت وایە حزبە بچووکەکانی دیکە لە بەغداد هیچ ڕۆڵێکیان نەبووە؟ وەکو یەکێتی نەخێر بەس تەنها یەکێتی تاکە حزبە ئەتوانێت هەموو کێشەکانی کورد چارەسەر بکات لە بەغداد.